هاوڵاتێکی هەڵەبجەیی زۆرمان پێ ناخۆش بوو. شخصی من خۆم پێم ناخۆش و شاری هەڵەبجەی هەمووی پێی ناخۆش بوو. هیوادارم دووبارە نەبێتەوە. داوا لە لایەنە سیاسیەکانەکەین یەک بن و یەک هەڵوێست بن و بۆ ئەوەی خەڵکی مەدەنی شەید نەبێ. هاوخەمی و ناخۆشی دڵمان دەرەبڕین بۆ شاری هەولێری پایتەخت و دانیشتوانی و بە تایبەت بۆ هەولێر و بەگشتی بۆ خەڵکی کوردستان، چونکە ئەو برینە لە پایتەختی کوردستانیداوە و بەر هەموو هاوڵاتیەک لە هەموو شارەکانی کوردستان کەوتووە. ئەم دوو دەسەڵاتش ئەیبینی هەرێمی کوردستانە ئێستا لە دەسە بتوانن ئەم پارچە یەکخانەوە بەوەی کە چیتر ئەم هاوخەمی هاوسوزە لە ناخی هەمومان هەڵقڵێ نەک ئەوەی پرزەیی شیرازەیی ناو کۆمەڵگای کوردی وای کردووە خەریکە بەڕاستی ئینتیمان نەبۆ ئاڵان نەبۆ خاک نەبۆ نیشتیمان نامێنێ. وەڵای دەیتر کورد هەروای هەروە بووە هەرواژە بێ هەر کەسێ هەڵەسێ کەس قەباڵەی کەس ناخوێنێت و یەکێتی و پارتی ئەگەر یەک بن قەسەم بەخوا هیچ حکومەتە شاری ناکە کورد کەس شاری ناکە بەڵام دەیتر ئەوەیە یەک نین ئێمە کورد یەک هەڵوێز نین. من خۆم پێم ناخۆش و شاری هەڵەبجەی هەمووی پێی ناخۆش بوو. هیوادارم دووبارە نەبێتەوە. ئەو بەردومان و شتەی کە هەر شێوێ هەر شتێک هەر شێوشت لە هەر وڵاتێکە لە هەر شارێکە هەبێت بۆ هاوڵاتیان زەرەرمەندی یەکە من هاوڵاتیانی سڤیل بە تایبەتی. می هاوڵاتی کوردستان لە هەر کوێبین لە هەر دەرفەوە بین لە هەر پارچێکی کوردستان بین بەڕاستی لە سۆنگەی دڵسۆزیمانەوە بێ هاوخەم بین بەوەی کە ڕۆژگارێک ئەگەر دوژمنێک هێرشکاتە سەر ئەم خاکەمان بەدەر لەوەی کە کۆمەڵێک ناسازی یان نادادی هەیە لە وڵاتی ئەمە دژ بە هاوڵاتی لەلایەن حکوومەتی دەسەڵاتەوە کراوە ئەکرێ بەردەوام بەڵام ئەبێت لە هەر کوێوە بێ ئێمە بەڕاستی قۆبڵی ئەو هێرشانە نەکەین لە هەر لایەکی دوژمنەوە ئەکرێتە سەرمان ئەبین ئەم وڵاتی ئێمە ساڵەهای ساڵە بەڕاستی ئەچەوسێتەوەژە دەستی ناحەزان و دوژمنان و دەستی دراوسەکانمان ئەمە ژوای کردووە کە گەلی کورد نەتوانێت ئارام بژی نەتوانێت لە ناو خۆشە بەڕاستی کۆمەڵێ دەسەیە کۆمەڵێک هەڵوێستەیە کە دژی مرۆڤایەتین ئەتوانم بڵم دژی گەلی کورد خۆینی ئەمە وایە کە جارا دوو فاقی دروست بێ سێ فاقی دروست بێ بەڵام بغیری ئەمە سۆزی نەتەوایەتی بەڕاستی سۆزێکە لە ڕۆحایە ئەتوانین دوو لە ئینتیمای سیاسی هەر حیزب بێ ئێمە وەک هاوڵاتی ئەم خاکە دژیەوە وەسینەوە. وەکو ئاگادارین کە ئەم ڕووداوە تەنها لە هەولێر نیە چەند جارێتر لە شوێنی تری هەرێمی کوردستان ڕووی داوە چی ئەوەی عربەت بێ یان شوێنانی تر هەر لایەک بەرپرسێ بێ لێ دەستمان بۆ یەک لایەنی هەر لایەک بەرپرس بێلەوە یەکیا بە دانوستانێکی ئاشتیانە بگەم بە حەلێک دوو ئەگەر بەوە نەبوو بۆ نمونە من مامەڵام لە ڕێی سنوورەوە لەگەڵ فلانە دەوڵەت هەیە ئەو دەوڵەتە قوارێ من نەشکێنێ من سنووری لەگەڵ ئەبڕم هاتوچۆی بڕشتومەکە بڕم لەگەڵی لە ڕوویدارەوە زەختی لەسەرەکەم یاخود ئەگەر ئالوگۆڕی نەوتم لەگەڵ وڵاتیەکە هەبێ ئەو ئالوگۆڕە قەتعەکەم قەیچەکە بە هاوڵاتیان مایە برسی بن بەستەوە بگەی بە حەلێک چونکە من لەوەیە نانێکم بۆ پیا بکرێ بەڵام ئاسایش و ئەمانی وڵاتەکەم شارەکەم ئەوە لە هەمووی گرنگترە بۆ من